استعدادي هركسي بقد استعدادي جرايني كوبك طابن يوفيش هذا الجنش اي بعدها خيري رسول مجدل ذاتها خيري رسول مجدل ذاتها خيري كتر باركي باركي بيدي كتر باركي باركي بيدي بمدرم وقتا باركي بوشي بمدرم وقتا باركي بوشي بقد استعدادي جرايني كوبات طابن يوفيد ما كوب سرماش عشقي مجازي بنير بناي حقيقة بازي بنير بناي حقيقة بازي كتر باركي باركي بريدي كتر باركي باركي شوت من نوان صبحي سحر زيد بيانور البريوانا يوم واقف سرعي وديوانا يوم واقف سرعي وديوانا يا باركي باركي بريدي يا باركي باركي بريدي بندنا
بمدران وابدا مدركي بوشرا داخون بطوب جواني لدس روي خدرم نظاموني هين داد هين داد يمور 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 هين داد يمور چند سال ويا ما عمرت مواشان وفير عيبا فريد فير لها وقيزر يجي أما جلاي من بعد جامك ناوي باها ومو دمامك ظاهر أو كسي كردي أو شاني لو رموز عشقي شي نزاني ببخشي قناي أمي خجاوتا أم سرافك اندي روي عداوتا هزار كاركا هزار كاركا زوف سيايتو هزار كاركا حروق ونوش عسر بخواركا كتر باركي باركي بريدي كتر باركي باركي بريدي بمدران وقتا مدركي بوشي بمدران وقتا مدركي بوشي خب وقتتان وخير ومدوارم لهركوي هن ساق وسلامتون ازانم سوشيال ميديا و ازانم کانالگەرە گەورەی مینستریم میدیایی خەریکن بۆمباردمانتە ئێوە ئەکەن بە دیمەنەکانی شەڕ. ئەزانم کۆمەڵێ تەحلیلگەر و کۆمەڵێ پسپۆرتان بۆ تێرن و شرۆڤەتان بۆ ئەکەن. بەڵام ئەوەی کە لەگرا وبەر گوێ ئێوە ئەکەوێ و بەر گوێی یاران ئەکەوێ خەتە سیاسی و حرەکەتە سیاسیە ئێوەس. عادەتەن ئەوەتان مناڵتان هەس کە دایک و باوکن مناڵەکەتان کە بیانووی هەر شتێک ئەگرێ داوای ئەکابۆی بسێنن. بەڵام ئێوە چوون داهاتووتان لەبەر نەزەرە، چون پاشەکەوتتان گەرەکە، چونە مناڵە شووەکە ژنە خوازێ دانشگا ئەڕوات داهاتوویەکی گەرەکە پاشەکەوتی بۆ ئەکەن. هەندە جاریش لە زەوقە مناڵەکە ئەدەن، پاسکیلی بۆ ناسێنن، مۆتۆری بۆ ناسێنن،
فڵانە سەفەر نایبن پلەی ستیشنی بۆ ناسێنن مۆبایلی فڵان کە بیانووی ئەگرێ بۆی ناسێنن لەبەر ئەوەی ئەو منداڵە هەر منداڵە ئێوەس و ئێوە داهاتوویەک بۆ ئەو منداڵە بەدیەکەن. قسەکانە من بڕۆ بۆ یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ خەڵک ئەم سەرزەمینە و کوردان هەمان حکمەتی هەست. ئێمە لە پێگەی دەسەڵات و ئەنوارین و لە پێگەی دەسەڵات و شرۆڤە ئەکەین، لە پێگەی خەڵکێکۆوا تەناو بووگە، لە پێگەی خەڵکێکۆوا شوورێ هەیەجانێ بە گیانیا گەڕیاگە قسە ناکەین. ئێمە مەسئولیەتی مێژووییمان هەست لە هەڵسوکەوتی سیاسی خۆمانە، لە داهاتوویەکەوە ڕەچاوی ئەکەین و وەگەرەکمانە بیخوڵخێنین و دەری بێرین. سەرەتا من شرۆڤەیەکی تا ئەم ساتەی ئەم زرمە زرمەی شەڕتانە بۆ ئەەکەم. ئەزانم وەختێ زرمە زرمەگاتە ئەو جخوەی، وەختێ دەنگی فڕۆکە و موشک و لەش و دووکەڵ و ئاگرتێت، تەبیعەتەن شعورە ئێمە لە چاوەکانمانە خڕەبێتەوە. بەڵام هەزاران دەستە پشتە پەردە مەوجودە تا ئەدەن لە هەدەفێک، تا هەدەفێک دەست نیشانەکەن و لێ ئەدەن. دیارە ئێمەمانانی شوابیر ئەەکەینەوە شتێک هەیە بە ناو زلهێز و زلهێز کەس چاری ناکە. من محاولەکەم بە کۆمەڵی ئەستدلال لەسەر خوێندنەوەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە ئێوە بێژم تا ئەم دەقیقە خەریکە چی ئەوگوزەرێ و بە ئێوە بێژم ئەم فەزا خەریکە بەرەو کوێ ئەچێت و ئەو ئیعتلافە شەش حیزب منتەسەب بە کوردە لەگەڵ حکوومەتە هەرێمە کوردستان و لەگەڵ ئەمریکا بەرەو کوێ ئەڕوات. یارانە ئێمە ئەبێ چی بکەن؟ خەڵک و کوردەوار ئەبێ چی بکە؟ خەڵکە سلێمانی پشدەر کەلار، خەڵکە خانەقەین مەخمور کەرکووک هەولێر، خەڵکە دهۆک، خەڵکە زاخۆ دەبێت چی بکەن؟ و ئێمە ڕوبەڕووی چیە بین و سەرەتا وا ئیشارە پێ بکەم کە ئەم دۆخە ئەتوانێت و ئەکرێت بە نەفعە ئێمە و بە نەفعێکە و بە سوودێک کە ئێمە باوەڕی پێ ناکەینەوە بێ. بەڵام سوالە سەرەکی ئەمەسەر یاڵاتە متحدەی ئەمریکا و ئیسرائیل بۆ پەلامارە ئێرانیاندا. پەلاماردان لە هەر جەنگێکە کۆمەڵێک ئامانج و بەردەست ئەخان کە تۆ دەبێت ئامانجەکانە بپێکی. ئەوەی کە ئێمە بیستمان هەم لە ئیسرائیل هەم لە ئەمریکا سێشت بوو، پیتاندنەوەی یۆرانیۆم و نەگەیشتنە دەستە دەوڵەتە ئێران بە چەکنەوەوی. دوو، کورتمەوداکردنە پرۆژەیە موشەکیە ئێران. سێ، لە بینبردنە پرۆکسیەکانە شێعە. ئەمە زاهرەن بیانوویە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا بوو و ئیسرائیل بوو. ئەمانیشە دەستەبەر ناکرێت ئیلا بەوەی کە حاکمیەت بگۆڕی. ئەمما لە ڕاستیە ئەوە 47 ساڵە ئیاڵاتە متحدەی ئەمریکا بۆ حاکمیەتە ئێرانی نەگۆڕی. ئەی بۆ دۆناڵد ترامپ لە ڕۆژە یەکەمەوە کە دەستی پێکرد کە بیانوو بێرێ بۆ پەلاماریدا تازە قەوانە 47 ساڵی ڕابردووی دا بەرباس. باسە بارمتەگرتنە سفەرا و کارمەندانە سەفارەتی ئیاڵاتە متحدەی ئەمریکای لە ساڵە 58 کرد، لە ساڵە 58 کە ئەرتەش مەوجود نییە، لە ساڵە 58 کە هێزە ئێران هێزێکی بە قووەت نییە، لە ساڵە 58 کە ئایەتوڵڵاه خومێنی بەڕاحەتی بە یەک بۆمباران ئەکوژێت و شتێ بەناوە قیام مەوجود نییە و حەمڕەزای پەهلەوی ئەتوانێت بگەڕێتەوە و ئەم ڕەزا کە ئیستا فوی تێکەن وەلی ئەهد بوو و ئەیتوانی بنیشێتە جێگەی باوکی ئەلا ڕەقمەوەی کە باوکی نەخۆش بوو. خوێندنەوەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوە بوو کە ئەم شتەی کە پێی ئێژن دەوڵەتە ئێران ئەمە ئستەیت نییە بەڵکو پێگەی بێسزاکانە. دەراوێشتەی هیچ ملەتێک نییە و لە ئێران ملەتێک بەناو ملەتە ئێران مەوجود نییە. ئەمانەی کە لەسەر دەسەڵاتن ئەمانە کۆمەڵێ خەڵکی بێبن و بێڕیشەن و ئیاڵاتە متحدەی ئەمریکا ئەربابیان و گەورەیانە و لەگەڵ یا ترانس نەشنال کاپیتاڵەکانە دنیا ساحێبە ئەمانەنە.
ئەمانە کۆمەڵێ تازە پێگەیشت و کۆمەڵێ کەسی بێڕیشە و بێبوتەن کە دەستیان بە دەسەڵات گەیشت و ئەمما خێزە کوردەوارە سەربەخۆوتی سەپاهە پاسدارانە جمهوریە ئیسلامیە ئێران هێزە ئینقلابی نەبوو لە دڵە ئینقلاب نەهاتە دەرەوە 57 شۆڕش نەبوو ئینقلاب نەبوو پارادایم شیفتە دروستکراوە دەسە ئەمریکا بوو ئێستا بە بەرچاو خۆتان ئەبینن ئەوەی پێی ئێژن ڕووخاندن یەک دەسەڵات لە کارخستنە زەبرە سەرکوتە سوالە گەورە ئەوە بوو ساڵە 57 بە دروشمدان زەبرە سەرکوتەشا لە کار نەکەوت کێ لە کاری خست کەواتە ئەوەی کە دیمەنی خەڵک تێتە ناو خیابان و کە لەسەر 1 ملیۆن نەفەری و ئەوە ئەکاو خۆی ئەشەکنێتەوە و ئەمە دەسەڵات هیچ کوێ ناگۆڕێت هیچ وەختیش نێگۆڕیە و ئەمانە ئێوە و بەرچاوتان هات ئاخێز و کوردەوارە سەربەخۆوتی دەوڵەتی ئێرانی قەیرانە بنەڕەتیە گواستنەوەی دەسەڵاتی هەیە بۆ لەبەرەوەی دەوڵەتە ئێرانی درۆ ئەکا 2500 ساڵە دەوڵەت نەبووە ئەنستیتۆی نەبووە مؤسساتی نەبووە کە بە گوێرەی 2500 ساڵ ئیمپراتوریەت بە ئەرس گەیشت بێ پێیان یعنی ئەمانە حکوومەتیان کردوێ ساختاری لەسەرەوە بخواریان هەبوو بێت بۆ بەردەوامکردنی دەسەڵاتی خۆیان کۆمەڵی شتیان دروست کردبێ تەنانەت ئەمانە هیچ وەخت لەشکریان نەبووگە تەنانەت ئەمانە یەک فەرماندەیان نەوگە کتێبێ سەبارەت بە شەڕ بنووسێ تەنانەت ئەمانە یەک ئاسەواری تاریخی لە دەرگیریە مێژوویە جەلەولایان نییە کە ئێستا تۆ بتوانی 2000 سپەڕی تیا بدۆزیتۆ کەرەستەی جەنگی تیا بدۆزیتۆ نە بە شوێن کۆزەی تەڵا بگەڕی نە بە شوێن لافیتەیەکا بگەڕی کە بەجێ مابێ سەبەبەکەی چییە کۆمەڵێ باڵا کورد وا هیچ ڕیشەیەکیان نییە بە دەسەڵات گەیشتن بە هەبوون ئەربابێک جا ئەم قسە کە من بە سەراحەت ئەیکەم بە زمانە خونجاندن ئەبێ بە دیپلۆماسی ئەبێ بێت دەستێوەردان و دخاڵەتکردنی زلهێزەکانی دنیا بە زمانی عادی تۆ حکوومەت نی درۆکەی و هیچ وەخت حکوومەت نەوگین کەواتە دەوڵەتە ئێرانی ئەم قەیرانەی بوو ئەربابە ئەمریکایی دەبوایە جمهوری ئیسلامی بە سڵامەت دەوڵەتە ئەمریکایی بە سڵامەت لەم قەیرانە تێپەڕێنێ جمهوری ئیسلامی قەت دوژمن ئیسرائیل نەبووە قەت جمهوری ئیسلامی تەسبیتکەرە ئیسرائیل بوو جمهوری ئیسلامی بە عنوان تەنیا پێگەی شیعەیە کە ئەکسەریەتە شیعیشی لە ناوخوانیە ئێستا بووگە بە مەرجعیەتە شیعەگەرەکیانە دیکەن بە مەرجعیەتە جەهانە ئیسلامیش سەرەتا فیرقەگەرایی جمهوری ئیسلامی هاوردیە ناوە خاوەرمیانە و ڕۆژهەڵاتە ناوەڕاست یا ڕۆژ ئاوای باشوورە ڕۆژ ئاوای ئاسیا و بە گوێرەیە ئەمە کەلان کوردەوارە ئێمە لە تێی ساڵان ڕابردوو محاولەیان کرد شتێکی لە چەشنی ساڵی 57 دروستکەن یعنی ئەمانەی کە بە سەردەسەڵاتن خۆیان بهاوێنە ئاوێن داهاتوو و لە داهاتووە دەمامەکە خۆیان بگۆڕن خۆیان لە سەردەسەڵات بن کۆمەڵێ جیلی حکوومەتکەری هەتایی بە قڕۆخکردنی هەموو دەسەڵاتەکان و مالکیەتەکان کۆمەڵێ خەڵکی بەردەستی نۆکەری بە بەردەکراوی کاوەل ئێمە لە تەیە 10 ساڵە ڕابردووە ئەمانە خوێندەوە وتمان دەوڵەتە ئێرانی گیری وا لە ئەگرا هەر بۆیە پێشمان بە دەوڵەتە ئێرانی هاوکارەکانە دەوڵەتە ئێرانی بەناوە حیزب و حیزبی قەومی و ئەنجومەنە فعالینە هەڵسوڕاوانە کۆمەڵگای مەدەنی و ئەمانە گرت نەمان هێشت بە شێوەی گۆڕینی دەموچاوی پارادایمی هەر لە جەریانە ژینابازیەکەوە بیبەنەبەرەوە لەبەرەوەی ئێمە پێمان وابوو ئیلیتەکانە دەسەڵات لەگەڵ یەکتریا لەسەر کورسیە دەسەڵات شەڕیانە من کۆڕۆمێتری نەچم لەبەرەوەی باسە ئەمان مەکردەگە تا گەیین بە 7 ئۆکتۆبر 7 ئۆکتۆبر کۆمەڵی خاڵی ئیسرائیل دەستنیشان کرد منفعەتە رووسیەشی تیا بوو هەروە کە ئێستا ئێوە خەریکن ئەوێنن ئەم شەڕە منفعەتە رووسیەشی واتیە و ئەمڕۆ گەمارۆکانە سەر رووسیە بۆ فرۆشتنە نەوت کەم کرایەوە لەبەرەوەی قەیرانە نەوت دروست نەکە
ئەوە بوو کە ئێمە 7 ئۆکتۆبرمان ناونیە بە ئۆکتۆبر کۆتایی. ئۆکتۆبر کۆتایی قرار بوو لەم کەلەن کوردەوارە ئێمە چ بە باڵە شێعەیوە چ بە باڵە یەهودیەکەیوە ئیمپراتۆریەکی گەورەی یەهودی دروستکەن. ئێمە هیچ کێشێکمان لەگەڵ یەهودی نییە، نیسمان. ئێمە شەڕە یەهودی ناکەین، بەڵام ئێمە لەسەر پێگە و لیاقەت و گەورەی خۆمان وەستاوین، نایەڵین کەس قوتمان کە، کەس حەپەلوشمان کە، کەس لە غفڵەتا بمان خوا، کەس بمان کا بە سەربازانە مەجبوریە خۆی. من سەرەتا ئەمووت با بزانن لە تی ساڵانە ڕابردووەوتم. لە شەڕ 12 ڕۆژە من ئیعلامم کرد ئیسرائیل گیری کردە لە غەزە. جمهوری ئیسلامی بۆی ناچێتە بەرەوە، کڵاپسی کردە، هەرتیان ڕزگارەکەن. ئێمە چۆن ئەزانین ڕزگارکردن چییە کاکگەن؟ ئێمە خۆ تێناگەین لە ساختارە دەسەڵاتی. ئێمە پێمان وایە 3-4 دانە کەر لە لێ بدەی، کەر لە لێ بدەی یعنی پشت دەسەڵاتە شکان دەکە. لە کاتێکە دەسەڵات یعنی مؤسسات، دەسەڵات یعنی بوروکراسی، دەسەڵات یعنی ترانزەکشن، پارە، دەسەڵات یعنی وابەستەکردنە ژیانە تەکتەکە ئەم ئینسانانە بۆ بەڕێوەبردنە ژیانە ڕۆژانەی خۆیان بە شتێ بەناوە بوروکراسیە، دەوڵەت، حیاتی، مەماتی، هەموو شتێکی. لە شەڕ 12 ڕۆژە بەیتە ڕەهبەری بۆ ئاخرین تەلاش نەیتوانی خۆ بسەپێنێ بەسەر ئەوانەی تری دەسەڵاتدارە. دای لە 50 سەردارە سوپا کوشتی، خامنەئی کوشتی، بەیتە ڕەهبەری کوشتی بە هاوکاری ئیسرائیل، هەروە کە ئیسماعیل هەنیەیان کوشت، هەروە کە حەسەن نەسڕۆڵایان کوشت، هەروە کە سووریەیان دا بەدەست ئەحمەد شەرعەوە هاتنە دەرەوە. 50 سەردارە سوپایشی کوشت، بۆی نەچووە بەرەوە، بۆ جێنشینەکەشی نەچووە بەرەوە. عەلی خامنەیی مەشای لە جێگەیەکا بیزانیایە و لە پەڕێکا بمردایە شەڕ ناوخۆیی ئێران دەستی پێکرد. ئیاڵاتە متحدەیە ئەمریکا بۆیە بەشداری تیاکە تا شەڕ ناوخۆیی لە ئێرانە دروست نەبێ. دەوڵەتە ئێرانی لە شەڕ 12 ڕۆژە ڕۆخا چووە ناوە بۆشایی دەسەڵات. ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی بە زووئی بەرگێکی تر لەبەر نەکا. ئەمەی ماوەتەوە سەرف بوروکراسیە، محتەوای نییە. شەڕ گەورەیان لێ دروستەوێ، گەیشتینە دەیمانگ. لە دەیمانگا شەڕ ئەسڵی بەقڕکردنە ناوە خیابان دەستی پێکرد. بەشێک لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی دای لە بەشێکی تری. ئەم سەروبەندە وا ئێوە ئەیوێنن سابتی بە ئێوە کرد کە کەسێک کێشە ئەوەی نەبوو خەڵک بهێنێتە خیابان کارە بنکەگە لە دەسەڵات لە ئێرانە بوو، خەڵکیانە هاوردە دەرەوە بە ئیلتیجای جۆرا و جۆر، بە دروشمە جۆرا و جۆر. ئایسە کەس لە تاران نایەتە دەرەوە. من گوێکە خەبەرم لە تاران بۆ هاتگە 100 خەڵکی تارانیان بەجێشکە. ئەوەی ماگەسۆ حاکمیەتیە، ئەوەی ماگەسۆ هێزە تەرەفدارە حاکمیەتە لە تارانە. تاران چۆڵە. ئەوەی ماگەسۆ حامیانە حکوومەتن یا کەسانێکن کە جێگەیەکیان نیە بڕۆن. لەگرایش دەرکەوت ئەم هاش و هوشە ناوە خیابان و خەڵک هاوردن و سنووق دەندان کردن بە مەرجە. ئەمە دەسەڵاتە سیاسی ناگۆڕی کاکەگیان و نایگۆڕی. دیسانەوە گەڕێمەوە سەر ئەوە هەدەف هێشتنەوەی ساختارە دەوڵەتی ئێران وفڕەدانی بەداهاتووە نابێ ببێتە شەڕ ناوخۆی. لەگرای یەک کودتایان کرد. کودتا چ بوو؟ مەشیایە سیاسیون ئێستا عەلی خامنەئی لابووەن. سیاسیون یعنی کێگەن، یعنی ئەمسال ڕۆحانی، زەریف، ئیسلاح تەڵەبین. خامنەئی لابووەن. ئەو سەردارەکانە تریش لابووەن. لە پڕێکا ئیعلام کەن کە شێوەیەکی تر لە دەسەڵات دەست پێ ئەکات و شیرازەی کۆمەڵگایشوا لە دەستیانە. لەگرا اتفاقێکی تر کەوت. ئەمەسە ئەگەرەکە کە بنەفع ئێمە تەمام بوو. اتفاقتە دەست بەجێ
کودتای سپا لەسەر کودتای ئەمان بوو. یعنی نتانیاهو، ترامپ ئەوانەی ناو دەوڵەتە ئێرانی بەستە بوویان کار تەواوە بە کوشتنە عەلیە خامنەی کۆمەڵی شانۆگەری ناو خیابانەکەی. کار تەواو ئەوێ وە قۆسمانەوە کێ لەگەڵا بوو؟ سیاسیونە ئێرانی لەگەڵا بوو بە باڵە ئوسولگەرا و بە باڵە ئیسلاح تەڵەبی لەگەڵا بوو. بەڵام لەگرا ئیتفاقی کەوتو بوو. فەرماندەها لە دەرەجە 1 دەرەجە 2 دەرەجە 3 سپا گشتی لێدرابوون. ئەمانە دەرەجە 4 و دەرەجە 5ەکان وردە وردە تێنە سەرۆ. ئەمانە لەگەڵیان ڕێکەوتو بوون. ئەمانە بە احتماڵە فڕە ڕووسیایان وا لەگەڵا، چینیان وا لەگەڵا. ئەمانیشە دەسەڵاتیان جێ نەهێشت نەتۆقان ئەوەی ئێوە ئەیبینن بە ئەنجام نەگەیشتنە پرۆژەکەی ئەمریکا لەگەڵ سیاسیونە دەوڵەتە ئێرانیە. ئەمریکا بۆ هەرتێت و ئەڕوات و کۆمەڵی ئیشەکە لە ژێرە ناو بۆمبارانکردن. با من لەگرا یەک نوکتەتان پێبێژم. ئاغای دۆناڵد ترامپ ساڵە 1991 ئەرتەشە عێراق 1 ملیۆن لە خاکە کۆیتا بوو. 48 وڵاتان کۆ کردو، 5 ملیۆن سەربازتان کۆ کردو. 30 ڕۆژە تەواو ئەرتەشە دیارە عێراق بە سەحرای عێراقتان بمباران کە 30 ڕۆژە تەواو لێتاندا و هێستا نەجوڵان. ئەرتەشە عێراق 2500 دانە تانکی بوو، تانکە T-75 T-78 ڕووسی. ئەرتەشە عێراق لەشکرە مەکانیزەی بوو، هەواپەیمایی بوو، میراژی بوو. ئێوە 30 ڕۆژ کرۆکە هەوایی عێراقتان شکان لە بمبارانە 30 ڕۆژەتەنە 115 لەشکرە میکانیزە و تانکەکانە عێراقتان لە کار خست. 115 بەو خەستی بمبارانەکە کردتان. و دیسان 5 ملیۆن سەربازتان هاورد و دیسان داواتان لە شیعەکان و لە کوردەکانیش کرد ڕاپەڕن تا توانیتان عێراقێکی چکۆلەی 20 ملیۆنی بە ئەرتەشە 1 ملیۆنی سەدام حوسێن کرۆک بشکێنن. دەیتۆ خۆیستە کەسە نییە لە ناو ئێران ئاغای دۆناڵد ترامپ. ئای دۆناڵد ترامپ ویسە تو دەقیقەن لەکوێ ئەدەی؟ دەقیقەن لەکوێ ئەدەی؟ لە مەرکەزە فەرماندەهی لە قەتکردنی ئێرتباطات دەی سپا ئوستان و ئوستان خەریکە کارە خۆی وڵاتە بەرەوە. ئۆکەی ساختمانەکان ئەکوتی لەبەرەوەی جارێکی تر بەکاری نەهێنن. ئۆکەی زۆر باشە. ئیتر کوێ کوتی؟ یەک تانکی تای سەنەتەقان بێسەوە. لە کاتێکە دەوڵەتە ئێرانی زیاتر لە 10,000 خودرە و زرەهی هەست، تانکی هەست، تۆپی هەست. و هیچ کەم لەوانە تاقیق ناسەوە. وەلی دۆناڵد ترامپ قسەیەکەکە، ئەو قسە زۆر مهمە. دۆناڵد ترامپ ئێژێت مشتەبای خامنەئی من ئەکوژم و من ڕەهبەرە ئێران دائەنێم ئەبێ دەستم هەبێ لە دانانە ڕەهبەرە ئێران. ئەحسەن تو ئاغای ترامپ ئێمەش باوەڕمان کرد تۆ خێرخوازە جەهانی، تۆ نەهاتکی دەوڵەتە ئێران نجات بێی. ئیستە تۆ ئێشێ ڕەهبەرێ هەڵبژێری ئەم دەموچاوە شیعەگەریەتیان نەوێت بیخەسێنی بێژ وەڵایتر ئەمریکا نجاتمانیدا، ئەمریکام کابرایە لەلا پەسەند بوو. بەڵام کێگەل لەسەر دەسەڵاتن؟ ئایە دۆناڵد ترامپ؟ ئەوانەی وا تا ئیستە لەسەر دەسەڵات بووگن، ئەوانەی وا ڕەنتخۆر بووگن، ئەوانەی وا دەستیان بە دەمارەکانە ئەم سەرزەمینە ئێمە بەناوە ئێران کریاگە هەن بووگن و ملیاردها ملیارد دۆلار سەروەتیان هیچ دروست کردگە بۆ ئێوە. خەڵکە ئێمە ئەمساڵە ئێمەمانە نیشان بێ هەمە چیز و هیچ و پوچ کرد. ئیسا ئای دۆناڵد ترامپ لێدا ئەوێت و قارەمانێتی دیپلۆماسی تۆ گشتیشمان خەڵەتیاین و هەڵمان خستۆ وڵات و هاتی نەجاتمان بێ. ئای دۆناڵد ترامپ پەیمانە حەیدەری ڕۆژە ئەوەڵ وتی دخالت مەکەن، دخالت مەکەن، ئێمە خۆمان ئەیان خێن. عەلیە خامنەئی دەپڕێکا بمردایە شەڕ ناوخۆ دەستی پێکرد. ئیستە تۆ دەوڵەتە ئێرانە کردە قارەمان، دەوڵەتە ئێرانە کردە سەر جەهانە ئیسلام. ئیستە دەوڵەتە ئێرانە خستە پێگەیەک و عەرەبستانە سعودی زاتی نییە ئێلام جەنگ کازانی بۆ چوونەکەوێتە بەرەی ئیسرائیل، بەرەی ئەمریکا. کوفار ئەلەی هەدە دەوڵەتە موسڵمانە ئێران لە مانگە ڕەمەزانە لە بنە قنعی
عربستان سعودي سودان جلجياق موجودة، صومالي 40 ساڵ جلجياق موجودة. گشتی ئەمانە بە شوێن بیانوویەکە ئەگەڕێن عربستان سعودی و خاندان سعود تاڵان کەن. بە عربستان سعودی جورئەت کا لەگەڵ ئێوە ڕێکەوێ. من قەوڵە پێدەم ئەوانەی سودان بە شوێنە بەهانە ئەگەڕێن دەستیان بە پارە بکە بە ناوە ئیسلام و حیمایەتکردن لە جەنگی ئیسلام تێنە ئەمدیەوە بۆ عربستان سعودی هەر بە دەریای سوورۆ لەگەڵ ئیتفاقێک کەوتگایە. ئەمەی ئێوە ئەیوێنن بە عنوانە کوردایەتیە فەشەل. من لە ڕۆژە ئەوەڵی شەوتم بێڵم با بازیەکەیان بکەن. من ئەزانم ئێوە ئەزانن 2000 هێزیان نییە. من ئەزانم ئێوە ئەزانن خۆشیان ئەزانن ئەمانەی لە ئوروپا چووبنەوە خیاڵ و سات و سەودای هەرێمە کوردستانیان وا لەبیرە بڕۆن بوون و حاکمە ئەو مردمە و پارەی زۆریان دەستکەوێت و کچە زۆریان دەستکەوێت بە 2000 نەفەر. بە 2000 نەفەر. وأما حكومة هريم كردستان حكومة هريم كردستان نيجرك بو بچێتە ناوە ئەم بازیە. ئائیستە تۆ تێئەگەی وابەستە بوون ئیش ئەیجنسی کردن چەنی خراپە خەیرە خراپە. ئەمریکا تا ئەم دەقیقە نەیگەرەکەی هێزە پیادە بواتە ناوە ئەزانن بۆ دەرسە ئەووەڵە نظامی دەرسە ئەووەڵە نظامی سوپلای لۆجستیکە دژمنە بشکێنە لە بینی بووە گەیشتنە چەک و تەقەمەنی سوتەمەنی خۆراک هێز و مەنابع ئیطلاعاتی بەر پێ بگرە. هەروە کە تۆ ئەدەی لە فڕۆکەخانەکان لەبەرەوەی تەدارۆکاتیان بۆ نەچێ ئەبێ بدەی لە پاڵایشگاکان ئەبێ بدەی لە جادەکان ئەبێ بدەی لە پردەکان ئەبێ بدەی لە شەمە نەفەر. ڕێگەی هەسن بۆ نادەی ئەی بۆ ئەدەی لە فرودگا ئەی بۆ ئەدەی لە مەراکز ئیطلاعاتی چون ئێژی گەرەکمە ئێرتباتات قەتکەم ئۆکەی ئەمە سوپلایە قەتیەکەی دەی هەموو سوپلایەکە بۆ قەت ناکەی. بۆ نادەی لە کارەبا بۆ نادەی لە ئاو بۆ نادەی لی بۆ نادەی لە ڕێگە و بان و لۆجستیک بۆ نادەی لیان. ئەم گشتە بۆمبە بۆ ئەخەیتە خوار و بەزبینا تەخریبەکەی پادگان خاڵی ئەکوتی بۆ لەبەرەوەی ئێستا تۆ بەم فەزای ڕۆعبە گەرەکتە کودتاکەی سپا عەلەیهە سیاسیون بتۆخێنی تا سیاسیون خۆ جەمکەنەوە سپا بخەن. وەک گیانە تۆ ئەم تیمە کە مشاورەکەی ڕووسیەس لە تۆ ژیرترە ماگەسۆکە بمێنێتەوە گەرەکێسی دەورانێکی تر بواتەوە بەرگێکی تازە بە جمهوری ئیسلامی بکە. ئائیستە لە تارانە هەرچی شەوە بەسیجی و خانەوادەی بەسیجی و حامی ڕەحبەر تێرێتە ناو خیابان ڕەحبەرە فەقیدە شەهید هاوارەکەن ئێران قارەمانە ئەمریکا مشکە ئێران قارەمانە هەزاران نەفەر. یعنی هەر لە ئیستەوە شەقام چۆڵ ناکاوە شەقامی گرتگە هەر لە ئیستەوە. ئەمڕۆ ڕادان ئێلامی کرد ئەوەی دزی بکە حکمی تیرمان داگەی کوژین. سپات 10 جار تا ئێستا ئیختاری هەنات بچووکتەنی مخالفەت لە مقابڵە ئێمە بکەن بێ لە خیاڵەنەتان کوژین. ئەمە دوو ئەمە کودتای سپاس سپای دەسە چوارە. ئەمریکاش لەگەڵ سیاسیونێک کە خۆی داینیاگن خۆی زلیکردن بەستگێسی گەرەکی ئەمانە بێتە سەرەوە نەڕۆنە ناوە جەنگە داخڵی. تا ئیستە ئەمریکا و سیاسیون سەر نەکەوتگن تا ئێستا سپا بردیوە تا ئیستە سپای دەسە چوار بردیوە. ئەگۆڕێت سوحە ئەگۆڕێت ئەوە من بە عەلەنەن ئێژم ئەمریکا بۆت ناگۆڕێت دەبێ لێ بدەی و دەبێ بڕاتە شەڕ ناوخۆیی ناگۆڕێت. ئەمانەی وا ئێوە لە ژێرە ناوە فشە ئێعتلاف شەش حیزب چوبنە سەر سنوور. من مخالفەتم نەکرد لە ڕۆژە ئەوڵا وەلی وا دیارە هەر لە ئیستەوە خۆتان و ئەندامەکانتان مەشە هەڵتانی گرتگە. یعنی هەر لە ئیستەوە فکر لەوە ئەکەنەوە هێزێکی نظامی ئەوەن ئەبن بە سەربازە ئەمریکا پارە لە ئەمریکا ئەسێنن خۆ ئەسەپێنن بەسەر جامعا بۆ ئیدارەکردنی. یعنی تۆ ئوستانە کوردستان ئەگری بیرە لەوە کردەسە و ئیدارەیەکەی بودجەکەی لەکوێتی لە ئێران تێ یا ئەمریکایدا بودجەکەی لەکوێتی ئەو خەڵکە ئەکەیتە مەعاشەوە لە دەسە خوات ئەو جار ئەو اتفاقەوە لە هەرێمە کوردستان و لە سووریە کەوت لە خەڵکە ئێمەیشی ئەقۆمێنی ئەوی 6 حیزب سیاسی بعد سوارە ملە ئەو خەڵکە ئەویت و ئەو خەڵکە مەجبور ئەەکەی بعد هەر لە ئیستەوە فەساد و ڕاوڕوت و دزی دەست پێیەکان لە ناوتانە
کە بوجە کێ بیتزێ کێ بازرگانی قاچاق لەگەڵ هەرێمە کوردستانە بکە کێ ئینحسارە جگەرە فرۆشتن و ویسکی فرۆشتن و خۆراک و گەنم و شەکەر و ئەمانەی لەدەساوێ ئێوە فکرەکەن ئێمە تێڵین ئەم اتفاقە و ئەم ڕووداوە لەژێر دەسا ئەمریکا بکەوێ تۆ خۆت بسەپێنی بە عنوانی ئیدارەکەر تۆ هێزە پیادەیە ئیاڵەتە متحدەی ئەمریکای حیچی تر نیت هیچ ڕاپەڕینێکیش لەلایەنە خەڵکە بۆ تۆ ناکرێ ئیمکانی نییە ناکرێ پاشان با بزانی بە 2000 نەفەر نیروی مسلح تۆ من لەگرا پێتێژم گیانە نەجاتە دەم پێتوان نەبێ سەپایە پاسداران بەڕاحەتی ئەداتێ ئەگەر نەیگەرەک لێ بتکێشێتە ناوە زەرکاو سپای پاسداران تەجروبەی شەڕ ڤێتنامی هەست جەنگە جەهانی دووەمی هەست تەجروبەی شەڕ حیزبوڵای لوبنانی هەست حیزبوڵا خۆی دروستی کردگە پەکەکەیەکانی خۆی دروست کردگە فێرە کونکردنە بنە بەردی پێکردگن ئەو فێرە حەماسی کردگە زەمین کونکاتونە لێبە تۆ فکرەکەی ئەم پادگانە لە ناو شارە سنە چۆڵە وا لەکوێ ڕۆڵە وا لەکوێ تواگەسۆ نا وا لە ناوە ماڵەکانە شارە سنە ئەو ماڵانەی وا تۆ نایەناسی لە موارە کاوا گرتگە تا شارەکە ڕەساڵەت شارەکایە جەدید وا لە ناوە ئاپارتمانەکانە وا لە ناوە بینا بەرزەکانە شارە لە پڕێکە لە پەنجەرەیەک و دەرئەکرێت و پەهبادە لێدا درۆنە لێدا لە پڕێک و بە ئاربیجی لێدەدا بە موشەک لێت ئەدا تۆ فکرەکەی کاورا ئیسە ژێرە شارە سنەی پڕ نەکردگە لە تونل ئەگەر وا فکرەکەی تۆ خەیرێکەری نیشانەدا حەجی حاڵید نییە تۆ فکرەکەی خەڵکە خارەمانە سنە تێتە ناو خیابان و ئەکا بۆ تۆ ڕەئەپەڕێ تۆ ئەبوایە شارە سنە چۆڵکەی تا بڕۆی پاکی کەی تۆ تا 200 نەفەر نیرو بەهەنێنی لە ئیلتیجای چوارگۆشەی شار و تیکە تیکە وەکو مەیدانە ئەڵغام و مین پاکی کەنەوە با دیارە تۆ خرا و هەوڵ بووگی ئەڕۆی ئازادیەکەیت و ئەوەی تۆ فەرمەندە و باو کڕۆچ خۆشە و ئەو بووین و ساحێ وە کورد و دیتەوە زۆر خۆمان سەپاند ئاخێزمان خەفە کرد ئەو ئیسە من پێتانم وت لەبەرەوەی گیانتان بسێنمەوە لەبەرەوەی پێم خۆش نییە ئەم شەڕە بەم زوویە تەواو بێ ئەمە 1 2 پێتان وانە بێ خۆتان نەسەپێنن و ئیدارە ئەکەن اتفاق وا ناکەوێ یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە ئێوە وتم پەلاماریان نادەن دخاڵەت ناکەن دژایەتیان ناکەن ئەمما تەبلیغە خۆتانەکەن ئەمما هێزە خۆتانتان ئەوێ ئەمما خۆ مسەلحەکەن ئەمما پشتیوانە خەڵک ئەون تهدیدیان کردن تهدید بە تهدید جواوە دەن و میلیان لێ هاوردن و دەستیان لێەکەن و نێڵن حیزە کوشتان بکەن نێڵن یەکێکتان لێ بکوشن ترس بەسەر خەڵکۆ بخەن یەکیان لێ کوشتن 20یان لێ کوژن بەڵام سیاسەتە ئێمە شەڕ نییە شەڕ ناکەین وەلێ پێیان نێژین خۆتان مەسەپێنن ئەمریکایش حەقی نییە بۆ ئێمە تەعینە تەکلیف کات هیچیش هەوڵ نەوگەین قیلکێشێتە دەرەوە لەم شەڕە بڕواتە دەرەوە با بڕوات دەیسە کێقنی دڕیاگە ئەمریکا ئیسە ئەمریکا تڕۆی دنیا ئەوێ ئیسرائیلیش تڕۆی دنیا ئەوێ یا ئەم شەڕە ئەو جۆرە ئەچێتە بەرەو ئێمە گەرەکمانە یا ئەو گەرەکێسی سیاسی ونە ئێران لە پڕێکە من دەبێ سەرۆک دابنی بۆ ئێران تۆ قەڵەت ئەەکەی سەرۆک دائەنی بۆ ئێران تۆ بێجا ئەەکەی ئێران تێڵی تۆ بێجا ئەەکەی دیسانەوە لە وڵاتە ئێمە دەخاڵەتە کرد کوڕ بێشەرەف بێجا ئەەکەی من تا ئەم دەقیقە وێسیام چوونم زانی گرمە گرم و زرمە زرم و هەواپەیما ئەقڵە گشت کە سێزایی نەکا تۆ بوو ئەگەر تا بەیانی نەدا لە سەدەکان لە ڕێگە و بان نەدا لە ڕەشەمە نەفەر نەدا لە ڕێگەی ئاسن نەدا لە ئیدارای ئاو لە ئیداری بەر خەڵکە ئێمەی وە کوشتاگە خەڵکە ئێمە ناپەڕێ بۆ تۆ لە سلێمانی ڕائەپەڕی باوکەکەم ڕائەپەڕی سەیارەی درعە هەسوو ماشینە خۆشە هەسوو زەریف بووگیت و ئەڕۆیتە ئارێژکە ڕائەپەڕ جارێکی تر ڕەوە بۆ ئەکرێ بۆ سەر سنوورە تورکیا ئەتوانی بیکەی یا ورگە عادەتی کردگە بە فاسۆلیای مشەممەر و بە ماسی برژا و کەبابەکەی وەستا خەلیل خەڵکە سنەی شوای پێاتکە خەڵکە کرماشانی شوای پێاتکە دنیا خۆشوگە و پڕگە لە کەنیشکە زەریف و پیای زەریف و خۆشوگە قنی تێکردگە تەکان ناخوا ئەو خەڵکە ئەگەر گەرەکتانە تەکان بخوا ئێشەی لە ژیانە شاری هەڵی تەکێنن شار ئێستا خەتەرناکترین جبهەی شەڕە حەڵەبتان لەبیر نییە
ستالینگراد. یاران آخیز کردوار سر بخو تک و تکتان مسلحون نيما قبل مسلحون كس واديار العهدي كس برنايد كس العهدي كس برنايد هرواك مسلح بوغن بيش دانيجم ايوه وارد الشر لقل كساناون ولي تهديديان كردن روداريان لجير ايالات متحدة امريكا كرد ندسيان لي ابارزنت يلن رعب سر خلقاب كان نيلن حجي جنين اواك بقنق نقرون الروا شاروتكي كيجان بينا جيريت حجنيان كومالي حاشوهوش ناو ميديان من ايان ناسم ايوش ايان ناسن للرجع اولي شو واقسم نكرت كبرجوان دي ايميتيانوي استقي قصة قناغي امريكا ناتواني بيت دواوا راحت توانم قصب كم وادياري شبوي ناشي تبرو كود تاكي ناو خوي بينا كريت ايشي بردواميكا وامريكا كوتناو باطلاق ايران ايشي بردواميكا إسرائيل شيء بردواميكا أعلى قرابك إما بقي ووتمان جنگ متغيري هس إما إرادي برباك الدني مانية استواني وترامب زنجي بويان داقة حلق خنو وازا نزور مهما بيكل من بدمتانو كنقرو ماس آخري خوشة ووقت خوي خراو حلمتشو دام خرو إحساسات دان نقري بيدوابي بشور وهيجان جعلي خيلك للدستي من زانم قوارة شنيكة تويج زاني قوارة شنيكة وأما أمرو دولة إيراني تهديد هريم كردستاني كرت وتي أواني كلبي حزول يا ناس دريان لكي تمام مؤسسات هريم كردستان وكو هدف مشروع قرو هقل والرجيم إسرائيل بينينو ليبين كان يدرس ديكات كان هناك وخيزاني بين أمديوي شهروا خلق هريم كردستان عادة بجيان باولو كوتنو بارا كردبو إما واين ناو جنجيكا بيكين تيتريشمان نيكين حر تيتريشمان بس باشتر وكو بياو بيكين وكو كرد بيكين وكو مرد بيكين بلاماريان داين لجنوبوا دبي خلق كركوك رابرن دبي ياران ايمتا كركوك برون برو بغابرون ملندن نتوقين نترسن ديان متغيري واتي ام شرع بلاي كسو بايندن مسلحن با مسلح بمينينو هيز بيشمرقي كردستان موجودة بلام ايوش با موجود بن با ايوه موجود بن با اقل لجيريكو اوان قلكيان بو انسحاب كان ايوه بقارمانيتي كجبه الراء اقلن اوانش خجالات كيشن بيسن ايما لسليماني دفاع ناقين لحولير دفاع ناقين بلامار من بدن حشتو شعبي بلامار من بدات بلامار كركوك دين كركوك ازادكين خانقين ازادكين دوس خرماتو ازادكين فرر روداري بكن بلو بغاي جاوين ما دام جريانك امسا امش نهاية قلق خومان سود خوماني لي اقرين جيجي بي خومان محكم لداهاتو يمسر زمين كردوار داعنين دي سانا ووزعية الشر كلاب سيكرت لقرايشة من فرمان دجايتي كسم ندا فقد وتم توش غرور مون فقد وتم حواستان بوي تاريخ فساد تكرار مكانو هواستان بوي حل استوى بكونا إيجنور كردن ديگران وجيانتان لنا وشارع نا إيجنور كرين خراوتان لي قوميت هواستان بويت آقادار فشتان هم برو كرماشان قاشتي ناخن ناتوان قاشتي بخن مكان بمفشف شبحي شوي ناقن $1 مليون و$100 مليون او نايريت او كاورانا بديت بري في شكو بيان كوجي باحتياطو برويتناو شار تشولكي آقادار الدورو بر شار بوين كمينيان كرقه تونيليان دروس كرقه انبار مهماتيان دانياقه چكيان وابي موشكيان وابي إشي بزاني آقادار بي أما توقاندنيا أما وشيار كردنا وز أما تيجيشتنا أما سكناوش كسب خون
ومن دژمن ئێوە نیم، دژمنایەتیشتان ناکەم، بەرە ئەندامانتان بگرن، فشە نەکەن. ئێوەش ئیستا هیچێ نیەن، من ئەمریکا باوکمە فرە زلم، ماڵام قسانە نییەی، خۆت چیت، خۆت بە 6 حیزب بۆ نەوگی تو 1500 نەفەر، 1500 نەفەر. هەواستان بوێت پێشتان وانە بێ ئەڕۆنە هەر شارێ 10,000 و 20,000 نیروی مسەلحەگرن، ئیمکانی نییە، وەها شتێ ئیمکانی نییە، نایگرن. ئەمان مەوت ئەگەر کودەتای سپا شکست بخوا لە ژێر ئەم بۆمبارانە کە ئەیکەن، ناگەهان دۆناڵد ترامپ تێت ئێژێ ئەوە ڕەهبەرەکەمان هەڵبژارد و دەسنتیا بوو. دەمامەکە ئێرانیش تۆزێ ئەگۆڕێت و ئەمریکاش نیشانەدا قودرەتی بوو. ئەمە هەمان بەرنامەی ئەوەڵ بوو کە ئێستا ئەمانە بە بەردەوامکردن ئەم شەڕە توانیان کودەتاکە هەڵگەڕێنەوە. خەڵکە کوردەوار، ئەمە وڵاتە ئێمەس، ئێمە ئەم بازیمانە بەرگەسە بەرەو ئەم دیبەیتە منە ئەمڕۆ بەشێکە لەم بازیە و ئەمە ئەوێت و دەستورە ئێوە. فێر بن، حرفەئی بن، ئەمە تەکەسورە جامعی ئێمە نیشانەدات، ئەمە گەورەیە ئێمە نیشانەدا یەک بست لەم سەرزەمینە بە کەس نادەین. نەخەڵەت هێنها جەنگ تێتە بەرەو مەرگ جەنگەکە، کۆمەلگا زیندوو ئەوێتەوە بە جەنگ، جەنگێکە هات کەسە بەرەو دەبێ بڕیار بەی و بیکەی. نەترسن، نەترسن، ئێمە قەت لە جەنگ نەترسیاگین. پێتان وانە بێ لە خوار و پەلامارمان ئەدەن دەبێت تەسلیم بین بڕۆینە دەرەوە. پێتان وانە بێ تورکیە قاچی تێبخات، گۆڕە خۆی کەندگە. رووسیا حتمما لە کۆنستانتینیۆپۆل ئەدا، حتمما بە ئەو ساحێوی دەرتێرێ، وا ئازەربایجانیشیان ئامادە کردگە ئەم لەملاوە بێتە ژوورۆ، ئازەربایجانیش بە احتماڵ فەرە لەولاوە بێتە ژوورۆ. ئیلهام خانمە عەلیۆف کەواتە تا ئەگرا گەیشتین ئەمە هەمان پلانە هەماهەنگبووگە لەگەڵ بەچەکانە ئەمریکا، بەڵام دەسە چوار و دەسە پەنج و دەسە سێکان ترازیاگن، خەریکن بازیە خۆیانەکەن، ئەوانش دەسەڵاتیان بۆ خۆیان گەرەکە، ئەوانش گەرەکیانە دەورە ئەوان وێت، چەکیان وا لە بەردەسا، ئیمکاناتیان وا لە بەردەسا، تەقسیم کریاگن، اختیاراتە ئوستانی خریاگە سەبەردەستیان، ئەمانیش شیستە بازیەکەن. ئەو ساڕۆخانەی ئێرانە وا خەریکە ئەدادە، دەقیقتەرین پێگەگەلە ڕاداریە ئەمریکا چاوە چینی بەسەرە، ماحوارەی چینی خەریکە و کارەکە. سەدام حوسێن چاوی نەبوو، کوێر بوو، چین چاوی داوە بە سپای پاسداران. ماحوارەی چینی خەریکە ئەکس ئەگرێ و جێگە دروستەکان ئەدا بە ئێران لێیان بدات و لێیان نەدات. چەکیشی تەواو ناوێ، هەم ڕووسێ پێدەن هەم چین پێدات، تەواو ناوێ. کەواتە ئێمە گەینە ئەگرا ئەمانە نەیان گەرەک و بچینە ناوە جەنگە داخڵی، ئێمە چوینە ناوە جەنگە داخڵی سلێمانی خانەقەین. ئاغایانە خانەقەینی وەپیدان ئیشەم قمارکردن وەسەر بنیاد شیعە و حکوومەتە ئیرانی یەهودی قمار باختەیگە. ئیمە لیاقەت دریمن بەغا کۆنترۆڵ بکەیم، لیاقەت دریمن تهرانش کۆنترۆڵ بکەیمن. یەک کەمی وە پادەوی بایمە دەیشت، یەکەمی خۆمان وە پیا بزانیم و فکر بکەیم کە توێنیم ئی جەهانە قەشەنگە ئیمە درسی بکەیمن. خەڵکە هەولێر، خەڵکە دهۆک، خەڵکە زاخۆ، شەڕ یەخەمان ئەگرێت، لە جێی خۆمانە لە بەر ماڵە خۆمانە دیفاع ناکەین، هەرکە پەلامارمان بە، حتا هەنگەڵە بنملی ئەچین، ئەچین لیاقەت خۆمان و گەورەی خۆمان نیشانە دەین. ئێستا کە دنیا احتیاجی بە ئێمە هەست، ئێمە بە دنیا ئێژین چۆن ڕەفتارکە. ئایسە من بێمنەت بەرامبەر بە ئەمریکا قسەکەم، ئەمریکا گرفتارە، کودتاکە نەواتۆ لە تاران گرفتار بوو گەیمەی گەرەکە.
دەوڵەتە ئێرانی ئێمە گەرەکە، جیهانی ئیسلام ئێمە گەرەکە، ئیسرائیل ئێمە گەرەکە، ئێمە فرۆشی نین. بەڵام نیەتە ئێمە وا ئەچێتە بەرەو وا ئەیوە نەبەرەوە وا نەیوە نەبەرەوە. قەبرە گشتان کنیاگ لەگرا جەنگی جیهانی سێوەم دەستی پێکردرا و ئەمە جەنگی جیهانی سەوەمە. زەرفە 2 هەفتەی ڕابردوو موفق نەون دەمامەکەکە بگۆڕن، موفق نەون کودەتای سیاسیون سەرخەن. ئیسێژن ئەو خەریکین ئەدەین لەسەرن درۆکەن. من ڕۆژە ئەوەلیش وتم ئەمانە تێن ئەو جیلەی وا مخالفی دەسەڵاتی ئەمانە پاچیەکەنەوە، لە ژێرە ناوە بمبارانکردن لە ژیر و نەفەر خۆیان ئەهەنێرن لێیان بدەن. وا دیارە تا ئەم دەقیقە نایەتوانیگە، وا دیارە تەرەفە مقابلیش ماعتەڵ ئەم دەقیقە بوو بەدڵی لێدان و بەدڵی لێدان. بۆیە تۆ حزورە ناوە خیابانیان ئەوێنی، بۆیە ئامادەگی جەنگ شەهریان دروست کردگە لە خۆیانە کردگیانە. زەرفە 2 هەفتەی ڕابردوو مەجبور نەون بۆی ئەم قەلەقی و قسە دروست نەکردن و هاش و هوشکردن و تەلەفۆنەکەین بۆ هەرێمی کوردستان، تەلەفۆنەکەین بۆ هێز و کورد و ئەمە گەرەکی بێژەیەتی واقعیە، جەنگەکە واقعیە. لە ئاخرەوە دیپلۆماسی بردمانەوە کە ئاوێ ترامپ کاورای کرماشانی وتی دەسم گیرە شێڕیا ڕێ خۆت بکیش. پێتم نەوە دەگرام و تەغەیری واتیا پێتم نەوەت. ئێستا گەرەکتە بە چی بیگۆڕی؟ بە F-35 یا بە دۆلار؟ بە کامیان؟ بە چی گەرەکتە بیگۆڕی؟ وە گیان خۆت ئێشە 1 ملیۆن سەربازە ئەمریکایی بیریت، دەبێ بیریتی تا ئەم دەقیقە ئاماژەکان وایش. و یارانە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ واینە دەورانە تەڵاییە کاکە خۆمان دروستمان کردە. دەورە ئێمەس، دەورە ئێمەس وا ئێرادەی خۆمان ئەسەپێنین و دەورە ئێمەس ئەو جۆرە ئەچیتە بەرەو کە ئێمە گەرەکمانە، ئێمە جەهانێکی ترمان تەخەیۆل کردگە، ئێمە سەر ئەم پەتەوا لە دەستمانە، ئێمە هەدایەتە ئەم خەڵکاکەین هاش و هوش گشتی تەواو ئەوێ، قەبارەی گشتی دەرەکەوێ. مەترسن، پەلەمەکەن. تەسویرە میدیا و زلمەی بمب و ئەوانە قفاڵتان نەکا. من دەقیقە بە دەقیقە لە ناوخۆوە ئامارم بۆ تێ و ئەما حکوومەتە هەرێمە کوردستان پەیمانە حەیدەری دوژمنە ئێوە نییە، دوژمنە کوردیش نییە. بیانوشم پێتان نەگر کە پێتان بێژم بۆ ئەم کارانتانە کرد، هەرچیەکتان کرد ئامەتانە بۆ خۆتان هێشتەوە، دەستان خۆش بێ. ئێمە ڕۆخێنەرە ئێوە نیین، تهدید ئێوە نیین، ئێمە تهدید هیچ کڵاشینکۆفێکی کوردی نیین. مەیگرن بەرەو ڕوومان، ئاستەنگمان بۆ دروست مەکەن. ڕۆژە گەورەی مێژوویە دروست بووگە، هەر کامتان مەردن. بسم الله. ئێوە ئێستا ئێشەی یەواش شروع بکەن بە سرودی حەماسی لە میدیاکانتان. خەڵکە ئێمە ئامادەی جەنگکەن، کاکە خەڵک ئامادەی جەنگکەن، خەڵک بە ئامادەی دەرچوون نەبێ، ئامادەی جەنگکردن بێت بە کوڕ و کەنیشکمانەوە. پەلامارمان بدەن، بەسڕیان لەژێر پێ دەرتێرین. ئێمە لە سلێمانی دفاع ناکەین. پەلامارمان بدەن و مؤسساتمان بنە بەرە موشک. بە هێزە پێشمەرگەی کوردستانیشی بڕۆنەوە دیو بەرەو کرماشان، بەرەو هەمەدان، بەرەو تاران. دەستان نەلەرزێت، وڵاتە خۆمانە، سەرزەمینە خۆمانە. شەڕیش هاتە ملۆیشی بیکەی ماڵ و وێرانەوێ بابوێت دروستیەکەینەوە. ئەکوژێن با لە پێناوە گەورەیە بکوژێن. مێژوو ئێژێ خەڵکەکانە سەر سنوور ئیمپراتوریەکان ئەگۆڕن. مغولەکان وایان کرد. مغولەکان 1 ملیۆن نەفەر بوون، چینیان گرت. مغولەکان میسیۆنەر و بە کیرێگیرا و مزور چین بوون. ڕۆژێ لە مزوری دەرهاتن، چینیان گرت. وایکینگەکان دنیای مەسیحیەتیان گرتیان.
بربەڕەکان ڕۆمیان نابود کرد، ئەتیلا ڕۆمی نابود کرد. هەر بەم تاریخە درۆزنانە عەرەب پەراوێز بیزەنتینی لە کار خست. ئێمە ئەگەریش بە میسیۆنەر کریاین، ئەگەریش یە پێگەی قەومیە دایان نیاین، و ئەگەر کوردبوون بۆ ئێمە بوو بە پێگەیەکی قەومی، کاکە کوردبوون پێگەیە، پێگە. ئەم کوردەی کە کراوە بە قەوم خوێن نییە، ڕقەز نییە، خزمایەتی نییە، چەمکە کورد چەمکێکە ئێستا دەوڵەتان دروستیان کردووە بەناوە قەوم کورد تا لە مێژوو دەرەکەن، لە دەسەڵات و پەراوێزەخەن دەرەکەن، لە یاسا تعلیقەکەن وەکو مادەی 140. کوشتیان نیان کوشتی، وەکو حکوومەتە هەرێم هەم هەسوو هەم نییە و هەم ئەگەری لەسەر و هەم دەبێ باج باو، هەم هەر وەختی میلمان بووی لای ئەوەین و هەر وەختی میلمان نەوی لای ناوین. ئەمە وەزعیەتە کوردەوە قەومی کریاگە. جۆرجۆ ئاگام بن شتێکی وە ئادۆزێتەوە لە ڕۆما پێی ئێژێ هۆمۆساکەر. کورد هەر بە چەندکە دروست کراوەکەی لە مێژووشە پێگەز. لە هەر کوێ کاکە دەسی بۆ ئەوەن پێگەز. ئەژێ ئەلئەکراد طائفەة من الجن، لەگرا کورد لە پێگەی ئینسانیەت و لە حەزارەت بەشەری دەرکریاگە، جن نەبەشەر نییە. کابرایە گویا وەزیرە دەربارە سامانی و گەڕ ڕۆژێ وەزارەت بەر ئەدا ئەڕواتەوە بۆ لوگەر لە ئەفغانستان. نامەیەکە نووسێ لە عوزرخاهی بەجێهێشتنە وەزارەت بۆ پادشای سامانی. ئەژێ بخارا و خوشتر بود از لوگر خداوند داودانی، ولیکن کرد نشکی بە دەستدوغە بیابانی. بخارا کە شوێنە پایتەخت و دەسەڵات و حەزارەتە خۆشترە لە لۆگەر کە بیابانە و کشتە ناخۆشێکە. ئەی خودایە ئەزانی، بەڵام ئینسانە کورد لە دۆی بیاوان دەسەڵ ناگرێ. یعنی ئینسانە کورد ئینسانە نامتەمەدنە، ناشارستانە، بێ مێژووە، وەحشیە، سروەتە دنیای پێبێ نایگۆڕێتەوە کاسێ دوی بیاوان. ئەمە دیسانەوە پێگەز. ئێمە حەزارەتە کوردانین. ئێستش لەوەی کە دووریان کردگینەوە، لەوەی کە بۆ پەراویزیان خستگین، لەوەی کە خوێنیان وە بەر بردگین، لەبەر ئەوەی کە لەعنەتیان لێ کردگین، لەبەر ئەوەی کە وە بەکاریان هاوردگین، ئەمە بووگەسەوە هاوبەشی ئێمە لەگەڵ ئێمە دنیا ئەگۆڕین، ئێمە حەزارەتێکی گەورەین، شارستانیەتە کوردانین. ئەم سەرزەمینە لە دەریای ڕەشۆ، دەریای سپیوە، حتا ئۆقیانوسە هەند لە ژێرە تەمەدون کوردان بووگە، تەمەدون کولتورە کوردان بووگە، ئائینە کوردان بووگە، واقعیەتە مەوجودە. ئێستا فرسەتە تاریخی دروست بووگە. ئینشاءالله دەری تێرین، ئینشاءالله سەلاح الدینیش تێت لەم سەرزەمینە تێت. ئێمە جبهەی حەقین، نەکەوتکینە سەر ناو بازیە درۆزنانەی شەیتان، نەکەوتکین. کەواتە ئاخرین پەیام، ئەگەر زەرفە هەفتەی ڕابردوو کودەتای سپا کۆ نەکرێتەوە بە ترامپ مەجبورە بەردەوامی کا شەڕ فەرسایشی لەگەڵ ئێران شەڕ درێژخایەن. زەرفەیەک هەفتە دوو هەفتەی داهاتوو. ئامەیشی وایەوە ئەیوێنن لە شانۆگەری هەر بۆ ئەوە دانریاگە و ئێران تەجزیە ئەکەینەوە، کوردی بۆ ئەکەینە ئەودی و بترسن و بتۆقن و حەجیش نین، 1500 نەفەر نیرون، حەجیش نین. هەر وەختی ترامپ دای لە سوپڵایی، دای لە ژیانە شاری تا هێزە ئێران کەمەر بشکێنێت، خەڵکەکە شارەکانمان بۆ چۆڵکە تا بڕۆین شارەکان پاکسازیکەین، ئەو وەختە توانی بێژی جەنگەکە جدی بووگە. ئیشی وایشی پێبێت، وای پێ ئەەکەین. و ئەمما ئەگەر دەنگم ئەڕوا بەرەو ئەودی و یاران بە خەڵکە سنە، مەریوان، بانە، سەقز،
قروە بیجار کابێران جوانڕۆ ئدەیەک بەهەنێرن وردی بە شارا بگەڕێ وردێ شار یعنی جێگەکەلێک کە ئیمکانی هەز مەشکوک بوون لیان نیروی واتیا ئەم شارگەلە لە ماڵەکانە نیروی واتیا ماڵەکان تونل لێ دریاگن خیابان بە خیابان تونل لێ دریاگن ئەمانە شناساییکەن ئەمە کارێک بوو کە مەشەیە ئەحزابە قەهرەمانە کورد بە هێزە تەشکیلاتە مەخفیان بیان کردەیە قسەی ئاخر سەی ئیبراهیم عەلیزادە کارە خاسێکی کرد نەچووە ناوە ئەم شانۆگەریە حداقل پرینسیپێکی بۆ خۆی دروست کرد بە هەر ئینتقادێکەوە کە ئاخێز لەم جریانە تازیان احترامێک بۆ ئەوان دابنین بۆ کۆمەڵی کۆمونیستی احترامێک دابنین یاران لا ئێوە خۆشە